ئۆستن مارتن براندە بەناوبانگی جیمز بۆند مۆدێلی 2024 DB12 ڤۆلانتێ ئاشکرا دەکات. ئۆتۆمبیلەکە کۆنڤەرتیبڵە، واتە سەقفەکەی نزم دەبێتەوە، گریلی پێشەوەی بەمپەرەکەی تەواو گۆڕدراوە، وەروە گەورەتریش کراوە. کردنەوە داخرانی سەقفەکەی لەوانەیە ڕیکۆردی جیهانی تۆمار بکە بگاتە تەنیا 14 چرکە لە چاو 15 چرکەی ڕیکۆردی پێشوو. خاوەنی مەکینەیەکی 4 لیتری 8 پستۆنە V8 هێزی 671 ئەسب بەرهەم دێنێ، بەڵام نرخەکەی هەرزان دێ و نرخەکەشی لە $236,000 دەست پێ دەکەن، واتە نرخەکەی لە دەوری 23 دەفتە دەست پێ دەکات و جارێ تەنیاش لە بەریتانیا بەردەست دەبێت. مۆدێڵی 2024 Audi Q8 e-tron بە ناوێکی نوێ، دەموچاوێکی نوێ و مەودایەکی تەواو نوێش ئاشکرا کرا. Audi مۆدێڵی نوێی Q8 e-troni نوێی ئاشکرا کرد. ئۆتۆمبیلێکی تەواو کارەباییە، شێوەکەی گۆڕدراوە، لە پێشەوە گریلەکانی ئەپدەیت کراوەتەوە، پاتریەکەی 270 کیلۆوات بەرز کراوەتەوە، وەرە بە سیوە خۆی دەتوانێت لە 10 بۆ 80 لەسەد بەرگایی بکاتەوە. نرخەکەی لە